ڕێبەرێکی لێهاتوو و کەسایەتیەکی ناسرا و خۆشەویستی کۆمەلگای کوردستان دەرببڕم. هیوادارم ئەوڵانی و هاوڕێیانی درێژەدەری ڕێگای بن بۆ ئەو ئەمانجانەکە ئەو تێکۆشەرە لە پێناویدا جانی بەخت کرد. خۆی لە خۆیدا دەبێتە هەوێنی یەکگرتووی و کارێکی گەورەتر. ئێمە ئومێدەوارین و دڵنیاشین کە ئەوە یەکێک لە هەرە بۆنە کە بەداخەوە ئازاردەر بوو ناخۆش بوو، بەڵام ئومێدەوارم دەستکەوتی گەورەی لێ بکەوێتەوە. بێگومان ئەوەی کە دەوڵەتی تورکیا دەیکا بەرامبەر بە خەڵکی باشووری کوردستان ناحەقە ناڕەوایە و پێویستە کاردانەوەی توندی هەبێ و پێویستە ئەو هێرشانە وەڵامیشی جەماوەری بەرین وەربگرێتەوە. ئەمانە هەموو تاقی کراونەوە بەڕاستی کوشتوبەر، ئێعدام، زیندانیکردن، هیچ کام لەوانە تا ئێستا کاریگەری نەبوو و نەیتوانیوە ئەو خەباتە لاواز بکات. بۆیە لەبەرەوەی کە ئێمە ڕەوایە کارەکەمان و داوخوازیەکانمان و خەڵکەکەشمان تێکۆشەر و لە مەیداندایە من دڵنیام کە ئەوانە فقط پەلەقاژەیە و هیچ چارەسەر نییە.